لە یەکێک لە گرنگترین شوێنەوارەکانی جیهان لە قەڵای دێرینی هەولێرین. ئەمە هاتنە لە دەشت وەریێ ڕاهاتنی ئێرانە دوور بە دوور ڕستێک نیست. هیوادارم ئەو ئیشەی سەقەڵاتی زوود بکرێت کە گەشتیارەکان سەردانی بکەن. خەریک زۆر داوا دەکات. هەموو جارێکە دێمە هەولێر سەردانی قەڵای مراهەرەی هەولێر ئەەکەم. گوتیان تاوەکو ئێستا هیچ میدیایەک دەرگای بۆ نەکراوەتەوە بچێت توشتەوە، بەڵام بۆ ئێمەیان کردەوە بزانین لە حەمامی قەڵات چ باسە. قەڵای هەولێر تەنها مڵکی هەولێر نییە، مڵکی هەموو کوردستانە. هەر لە بەرەوەشە جنابی سەرۆکی حکوومەت زیاتر لە 3000 هاتە ئێرە گرنگی بە بابەتەکەی دەدا. لە بەردەم قەڵای دێرینی هەولێرم دیمەنی جوانی قەڵا و بازارە گەورەکەی بەردەمی سەرنجی هاوڵاتی و گەشتیارانی بۆ خۆی ڕاکێشاوە. لە بەردەم پیرە قەڵاتی هەولێر لەسەر ئەم شوێنەوارە گرنگە مێژوویە ویستم ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بزانم. گوتت قەڵای هەولێر بۆ من مێژوویەکی تایبەتی هەیە. بە تاکید کاک کامران لەبەرەوەی من لە ساڵی 90ەوە ئیشەکەم وان ڕێکەوتووە لە بەرامبەر خەڵام لە تەنیشتی خەڵام، یعنی شانازێکی گەورەی من لە سەردەمێکی زۆر گچکەوە لەگەڵ قەڵا ئاشناییم هەیە. کاتێک کە خەڵک لەوێ ئاژیا من بە بەردەوام تێکەڵ لەگەڵ خەڵکەکا بووم، بۆیە ئەتوانم بڵێم ماوەی ئەو 35 ساڵە من لەگەڵ قەڵا تێکەڵ بووینێ، چۆن لەگەڵ ڕۆژنامە و کتێبا تێکەڵ من لەگەڵ قەڵایشە. ئەتوانم بڵێم ئەو قەڵای هەولێرە ناسنامەیەکە بۆ من و بۆ هەموو کوردێک. من وەکو وێنەگرێک لێرانە تقریبەنەوە لەگەر ئیشکردنمان لێرە لەگەر ناخورەکردنەوەمە لێرە ئیش دەکەین سەوەڕەکان. گەشتیار زۆر دێتە ئێرانە، گەشتیاری خاستن لای جنوب عەرەبەکان دێن، بە زۆریش داوای قەڵاکەن سەقەڵا تاگەلە چیان دێنێنە دێنێنەوە سەقەڵا نەکرایەوە ئێچێنێنە ئیشی لێ ئەکرێت. بەس هیوادارم ئەو ئیشەی سەقەڵاتی زوود بکرێت کە گەشتیارەکان سەردانی بکەن. خەریک زۆر داوا دەکات ناو قەڵا بەتێ سەر ئێرە کرایەوە، بەس ناو قەڵای نییە، زۆر کەس داوا دەکات. ئێستاش ئەمە زۆر دەستخۆشی داحکومەت دەکەین لەو کە ڕۆژانە کارەبە بەردەوامی ناوپورە. چکە جاران گەشتیار داهاتە لایمە هەتا سعات چاوەڕێیەکرد ناوپوریش بکە وێنەیەک بگری. ئێستا هەموو ڕۆژێک کارەبا هەیە لە خوای بەزیادوی ئیشمان زۆر فەرقێکی دێگەت جارات. طبعا دڵم خۆشە کە مێژوویەکی کۆنی هەیە و گەنجەکان زۆربەی جار سەردانی دەکەن و ئێستا وەک خۆم گەنجێکی دانیشتوانی قوشتەپەی کۆمەلگای کاوە هەموو جارێکە دێمە هەولێر سەردانی قەڵای مراهەرەی هەولێر ئەەکەم. و پێم خۆشە کە زوو دەرگاکە بکرێتەوە و نوژەم بکرێتەوە و کافترایەک تایبەت بە گەنجان هەبێت و شوێنی دانیشتنی هەبێ و حەوانە و بە ئافرەتان و بە عایلە و حەزم نییە سعرەکەیان مناسب بێ، نە زۆر گران بێ. من کامەران حاجی عومەر هاتوومەتە قەڵای هەولێر مێژووی 6000 ساڵ بەر لە ئێستا دەکەمەوە. قەڵای هەولێر تەپۆلەیەکی یەکبازنەییە، ڕوو تەختە بەڕووبەری 102.190 مەتری چوارگۆشە لە ناوەڕاستی شاری هەولێر دروستکراوە کە لە کۆنەوە ناوەندی شاری هەولێر بووە. قەڵای هەولێر کۆنترین شوێنە لە جیهاندا کە تاوەکو ئێستا ژیانی تێدا بەردەوامە، تەمەنی نزیکەی 8000 ساڵە.
بەڕێزانم ببینن ئەمە پاشماوەی تاڕادەیەک یعنی هەڵکۆڵین یان پشکنین یان نۆژەنکردنەوە ئەمە پێم وایە گۆزەیەکە لە قەڵا دۆزراوەتەوە ئەوە پارچەیەکی دیکەیە هەمووی پارچەیە و گۆزانەیە تەمەنیان بە سەدان ساڵە خۆتان دەزانن قەڵای هەولێر مێژوەکەی زیاترە لە 6,000 ساڵ یعنی ئەوەی کە لێرەیە بەڕاستی ئەوە سەرمایەکی یەکجار گەورەیە زۆر گەورەیە ئەلێرە سەری گۆزەیەکە بەڕێزانم ئەمە شتی ترشەوە ئەوە هەر بە هەمان شێوە ئەوانە هەمووی شتی مێژووین لە قەڵا دۆزراوەتەوە و هەندێکیان لێرە هەڵگیراوە بەڵام ئەوەی لە قەڵای هەولێر کە سەرنجی منی ڕاکێشا لێرە چیان کردووە ئەوەی کاریان لەسەر کردووە ئەو کەسانەی لێرە کار دەکەن کرێکارەکانی وەی نییە ئەمڕۆ بێن کار بکەن سبەینە بڕۆنەوە دەبی پسپۆڕێتیان هەبی ئەم بەڕێزا دەڵێ 13 ساڵە ئەمن لێرە چەند ساڵە تۆ کار من 2012 هاتمەیە 12 بەڵێ بۆتە 13 ساڵ 13 ساڵ بڵێ لە قەڵای لا قەڵام بڵێ ئێستا تو بێ خەڵکی قەڵا ڕاستە ئەی تۆ چەند دەبی تقريبا 9 سال 8 سال داري توش کۆنی كوني دوار رنج قراتي معي کۆم بوونە هیچکردن لە قەڵات چۆنە والله زور خوش زۆر خۆشە وەڵا مرتاح زۆر مرتاحی مرتاحن زۆر مرتاحی شتێک زۆر سەرنجینگۆی ڕاکێشایە ئەوەی لە قەڵا هەیە لە شوێنی تر نییە یعنی کۆنیەکەی كونيكي خوش شكي خوش ترى شكي وشي كونه خوش ترى يعني اواني مهندسەکان و مدیرەکانی زۆر لەگەڵ ما باشن ئەنگۆ هەموو شتێک بە پێی ڕێنماییەکان کار مهندسەکان یان مدیرەکان قسەی نەکەن بە دەست نادەین هەموو شتێک بەو شتەی بە ڕێنماییوان ئیشێ دەکەین حەز دەکەی مار لە قەڵا بێ رێ وڵا گەزیەکمان بدەنە خۆش حەز دەکەی تۆش تاپانەری وەڵا خەون بە قەڵا دەبینن کە دەستنێ زۆر لە خەوی شە لەگەڵمان دەدا قەڵا ئەمە شوێنی وتار بێژانی مزگەوتی گەورەی قەڵای هەولێرە کە دەزانن 405 ساڵ بەر لە ئێستا ئەو مزگەوتە بنیاد براوە. من خلق مندلين او تعميره دينم لهولير ولا هموي كردستان لغير شنيه او تعميره والله ليره خدمت كردن زور خوشه زور باشا يعني لهموش نيه غير شنيه او جوره لهمو عراق نيه او خدمت كردن کاک هەوراس ئەو دیزاینەی ئێستا من دەبینم ئەوە تازە دروستان کردووە یان لە ئەوەی ڕابردووە وەرتان گرتووە مزگەوتە دەگەڕێتەوە نێزیک 400 ساڵ پێشی ئێستا هەوڵماندا ئەو نەخشانە بپارێزین وەکو خۆی لەسەر ستانداردی جەمعاتی تیمی شوێنەوار و تیمی یونسکۆ وەکو دیزایانی خۆی چاپ بکرێت. کەی دەکرێتەوە؟ هەوڵ دەدەین تقریبا لە مەرحەلەی کۆتاییە لە فیناڵینە عندك أساساتي ناو مزقوتا كيمايا لدهاتوشي نزيق إن شاء الله بروي قشتي وهم خلق دتواني مزقوتا يعني هم قشتيار هم نشكون دتواني سبب بلانك مان هي إن شاء الله أجر كامل بو توزيع سيفتي وأوامري خومان رجاي بيداين جمعان لوقتي غدبة مزقوتي قلاب كينوا قەڵای هەولێر دیوەخانەکان تەچیەکان خانووی کولتوری باڵەخانە گشتیەکان حەمام مزگەوت و خانووی گەورەی تێدابوونی هەیە کوترین حەمامە دەتوان بڵێم لەسەر ئاستی عێراقیش پێیان بە ئێمەیان ڕاگەیان گوتیان تاوەکو ئێستا هیچ میدیایەک دەرگای بۆ نەکراوەتەوە بچێتە ژوورەوە بەڵام بۆ ئێمەیان کردەوە بزانین لە حەمامی قەڵات
ئەم شوێنە 3 متر بە مترێک یعنی تقریبا دەکات 3 متر مربع نازانم بۆچی کراوە لەوانەیە شوێنێکی یەکجار گەرم بێت ئەو کاتێک کەسێک بووی عرەقە بکە ئێرەیان بۆ ئامادە کردووە لێرە بۆ چەند خولەکێک بمینێتەوە. خات و بەفرین جێویستی ئەوە بوومە پێشتر لە قەڵا لە نێو ماڵەکان حەمام نەبووە خەڵک ناچار بۆ بێتە حەمامی قەڵا لێرە خۆیان بشۆ. حەمامی قەڵاتی یەکێکە لە کۆنترین بیناکانیکەوە لە قەڵا هەنا و بەتایبەت کە لە ڕووی هەیکەلەوە یاخود سترەکچەرەوە وەزعیەتی یعنی باشە. بۆیە تەمەنی چەندە؟ تەمەنی مابینی 250 تا 75 ساڵ دەڕواتن یان 200 تا 275 ساڵ دەڕوات بەڵێ. ئەمە گەرمکردنەوەیە خۆ گەرمکردنەوە زۆر جار لە ڕابردوودا کەسێک ئەگەر فەقەراتی دەبوو یان ڕۆماتیزم لەسەر ئەو تاتە بەردا کە بنی ئاگرێکی زۆرە و لە ژێرەوەشی هەندێک شەق هەیە کون هەیە بخارێکی زۆر بێ دەمارەکانی خاو دەبەوە لێرە تا ڕادەیەک بۆ چارەسەرکردنیش بەکاردێت. هەروە ئەو بەردەیە خەڵک بەکاری دەینا لە بۆ کە خۆششتن کە دانەنیشتن یاخود گەرم دەبوو بۆ چارەسەرکردنیش. ئەو حەمامە بە تاوتی دەکەوێتە کار خەڵک بتوانێت خۆی بشووە یاخود تەنیا بۆ بینینە چکە مناقەشەیەکەی لەسەر ئەو بابەتە. لەو مەرحەلەی حالیان ئەمە کارەکان دەکەین بۆ تەواوکردنی کارە فەنیەکان یاخود لە ڕووی هەیکەلەوە ئامادەکردنی بۆ یعنی خەڵک کە بێ زیارەتکردنی بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئەوە کاری پێویستە لەسەر بکرێت. لە کۆندا قەڵای هەولێر خاوەنی دوو دەواازەی سەرەکی بووە ئەمیش دەواازەی گەورەی باشوور و دەواازەی گەورەی باکوور لە پێشوودا هەر یەک لەو دەواازانە خاوەنی دەرگای تایبەتی خۆی بووە. تۆ ئێستا لە قەڵات داوام دەکەی هەموو ڕۆژێ ئێرە سبێناسا عەبدێم هەتا چاری هێواری چاری هێواری خەڵکی تایبەت دێن ئەخەشی تایبەت دێن ئەنی ئەزنەبی دێن ئیتکە میێوانیتیانی سەفارەتەکان دێن ئەوانە دێن حەز دەکەی قەڵا بکرێتەوە بە ڕووی گەشتیان دەبتەوە بەس هەندێک ئیشی مایە حەز دەکەی دەبتەوە هەر ئەستا حساب کە بوویتەوە ستانێ بە چایە یانیش بە قورئان زانێ بەس چایەمان هەیە بەس چایە هەرێ وەڵی بەس چایە پێم بڵێ ژیانی ئێستا لەگەڵ ڕابردوو چۆن دەبین بە قورئان ژیانی ئێستا لە هەندە شتان ئێستا خۆشترە لە بەرگ و خواردن و ینی پارە و خانی و ینی ڕاستەکەی ئەو خۆشترە بەس نەخۆشی نەبوو پێشان غەم نەبوو ئێستا کابرا چەند دەورەمەندە مرتاحە نەفەقیرەکە مرتاحە دەورەمەندەکەش مرتاحە ئەو هەل ئەرێ بە خوددا وەختی خۆی بابەت چی دادەن بە قورئان وەختی ئەمە مندار بووین گەرم و جویان تێکرد دەکرد دانگۆ مزاشەوە دانگۆ باراشەکەمان دانا خوا کەریمە و ئەویت کەش نەخۆشە بوو ئەو کات درێیەکەی ما دوو گەڕک بوو پیرێژنەک دایانگۆ سیویتی ئەو پیرێژە نەخۆش بوو یەکی کەشمان نبوو دایانگۆ شەپرە لێدایە ئەو وەختی جەڵتە نەبوو دایانگۆ شەپرە کەسکە نەخۆش نەبوو نەخۆش نەبوو کات کەس 100 کەس دەبوون هەرشینە هەشتا ماردە و هەردوو گەڕەکان هەشتا ئەرێ بەخوای منداریش زۆر بوو کوڕم مندار اختیار عمری هەفتا سەر بە فیلم بەڕی وەدەست قەڵاتت خۆش دەوێ قەراوەی خۆش نەوێ منطقی خۆی ئێستا بوویتە منطقەی تۆ بە قورئان ئێستا لەوەتی لێرەش بۆ سارە و قسوورە لێرە ما من بێ قەڵا دەتوانی بژی یعنی ئەگەر بڕۆشم هەر دێمەوە سەری دێت بمەوە
ئەم قەڵا دێرینە لە ساڵی 2005 لەلایەن ڕێکخراوی یۆنسکۆوە بە یەکێک لە گرنگترین 100 شوێنەواری جیهان دەستنیشان کراوە. کاکفەلاح دەڵێن قەڵا نۆژەن کراوەتەوە با بزانین چیتان کردەوە چتان نۆژەن کردوتەوە. قەڵات لەبەر چاو دیارە مەسەلەن ئێستا چەند فەڕەح و گەورەیە ئەو کەواتە ئیشی لێکرایە مەسەلەن پێشتر بەرلەوەی ئەو بەردوشتانە لێرە بدەینێمە تەمانەوە نزیکەی ساڵەکە دەستمان بەوانە کرد دە مانگەکە ئێرە هەم بەردڕێژ کرایە مەجموعی عام لە دەرکەی بازارە لە بۆ دەرکەی ئەحمەدیەی 300 متر بە درێژیەکەی ئەوە بەس دەرکە لەو دەرکەی تقریبا بە مەجموعی عامی مکعب 1200 متر تا 300 متر ئەوە هەمووی بەردڕێژ کرایە بەڵێ لە ماوەی ئەو هەژنۆ مانگی ڕابردووی کە ڕۆی طبعا ئەوە جوانێکی جوان پیشان دەدا و فەڕەحی پیشان دەدا بەس ئەگە وەختی کە لەبەر چاوت بۆ خۆڵ بوو مەسەلەن جێبەجێ نەکرابوو یان هێشتان ئەومان نەکردو لەوانێت تەسکایەکی پیشان دەدا ئەو فەڕەحیەکە ئێستا دەبینی ئەوە یەک لەو نقطانەیە کە ئێستا یەکسەر هەست پێ دەکەی کە قەڵا مەسەلەن ئیشی نەوکرێ هەست بە گۆڕانکاریەکە دەکەم بەس ئەمە پێم بڵێ ئێوە بەس شوێنە کۆنەکان نۆژەن دەکەنەوە یان بە نیازن شتی مۆدێرن و تازەش لەگەر خەڵابی گونجێنن. طبعا قەڵا لەسەر پرەنسیپی یونسکۆی دەڕوە و هەروە قسمی شوێنەواری خۆمان ئەماکو کۆمسیۆنی باڵای بژانەوەی قەڵای هەولێر لەناو خۆمان بەشی شوێنەواری شەیە دەبی لەسەر ئەو بنەمایانە بڕۆکە شوێنەوار ڕێمان پێ دەدا و هەروە یونسکۆش لەبەرەوەی لە 2014 قەڵا هاتە سەر توراسی عالەمی باشە دەبی پارێزرێ و دەبی یونسکۆش لەسەری متابع بی ینی مطلع بی لەسەر شتەکانی. بەر لە 2 ساڵ لە بەرنامەی چ باسە پرۆگرامێکم کرد بینیم دۆخی قەڵا زۆر خراپ بوو بەڵام ئێستا خۆشبەختانە پاش 2 ساڵ دێم نۆژەنکردنەوەیەکی زۆر چاکسازیەکی زۆر وەکو دەبینن سیرکەن بەڕێزانم ئەمە شانۆیەکی کراوەیە بۆ شانۆ بۆ هونەرمەندان کە جێگای 300 کەس دەبێتەوە زۆر شوێنی جوان هەیە هەست دەکەم کاکفەلاح و پرسیارەت لێ بکەم ینی 9 مانگە تۆ لێرە کار دەکەی تقریبا باشە ئەو گۆڕانکاری کە لە قەڵا دەبینم بۆچی دەگەڕێتەوە سەرۆکی حکوومەت کاک مەسرور لە زۆر شوێن یعنی جێبیست دەم دەڵێ محتەمە سەبارەت بە قەڵا تا چەند محتەماوە طبعا ڕئیسی حکوومەت بەعام لە مەوزوعی شوێنەوار زۆر بەڕاستی تیمان پێ دەدا ئەوە تەنها مەسەرەکە قەڵات نییە ئەوە بە خۆمان دەبینی لە چەند جێکە مەشروعەکان دەستی پێکردیە لە مەوزوعی شوێنەواری بەس قەڵا وەڵایەک لە شتانەیە هەم ڕەمزی پایتەختی کوردستانە و هەمومانە و کوردستان بەعامە و ینی خصوصەتی تەواوی هەیە و احتیمامی زۆریشی پێدایە مەسەلەن لەو فترەی کە ئەمە لێرەمە جەنابیان تقریبا نزیکەی 3000 تا 4000 هاتیە شخصی بەڵێ هاتیە 3000 لەبیرە نازانم وڵا بوویتە چاریانە وەڵام تاکیدم 3000 ئاگادارم هاتیە و ئەو مۆزوعی ئێرەش کە باست کرد ئەوە پێشتر هەبووە ینی خۆ هەڵناگری پێشتر دروستکرایە بەڵام دەستمان بە تەرمیم و جوانکاریی باشی کرد بەڵام ئەو بەڕێژەی نەبووە باشە ئاگاداری ئەو چاکسازی و نۆژەنکردنەوەی لە شوێنەوارەکان ئەوانی کە زۆر گرنگن محتەمە بەوەی ینی دەڵێ ئەم مزگەوتە وهابی ئەو شەقامەوابی فکرەی خۆی هەیە سەر طبعا بەێ ئەرێ وڵا ڕئی دەدا لەسەر هەر شتە کە دەبینی نەقسەی هەیە یان مڵاحەزات بەڵێ مڵاحەزات دەداتن بەڵام اعتیماد دەکاتە سەر شخصەکانی کە داشی دەنێ
بەڵام شتیش هەیە ڕێی جەنابیشیان وەردەگری مەسەرەن ئێستا لەسەر قوبەی مزگەفتی قەڵات کێشەکمان نەبوو ئایا لەسەر تووڕاستەکەی خۆی ببینێتەوە یان ئەو جیەتی کە دەویست ساچی بکە دەویست مەسەرەن جوانکارێکی لە بۆ بکە لە بۆ جەنابیمان نرد هاتینە سەر قەنەعەتی کە فعلەن لەسەر تووڕاستی خۆی ببینێتەوە ئەوە پژیرێکی باشە و هەمیش مانەوەی لە قەدی خۆی شتەکە ئەو دەڵێ دەستکاری نەکرێەوە حتا بکرێ بڵێ دەستکاری نەکرێ بەڵام یعنی هەتا ئەو جێی کە دەڕۆ آخر حەدی چەندمان مەسەلەن تەنقیب کرایە چەند زانرایە چەندە عمری لەسەر ئەوەی بڕوە پاشی چکە تو کە نەتزانی چییە ئیتر دەبی ناچار لێگەڕی لە بۆ تەنقیبی زیاتر کەی بەڕووی گەشتیاران دەبێت وەڵا ئەو پرسیارە یعنی ئەگە بە نسبەتەمە بی حەزمان لێ سبەی ببتەوە بەڵام دەبی بزانین ئیشی وردە زۆر قەڵات زۆر وردە ئێستامان بخۆمان لە ناو مثلا ناو عیلەکانی خۆمان مەشهورین کە دەرن کابرا خانی خۆی تەعمیر دەکە 100 متر 200 مترە 6 ماک ساڵێک پێ مەشغوڵ دەبی وانە یان خانێکی دروست دەکەی ئەوە زۆر گەورەیە تقریبا 140,000 مترە خەڵات یعنی پێم وایە وەختی دەبە لەکردنەوەکەی بەڵام زۆر حازرە ئێستا لە بۆ زۆر شت بەڵام هەندێک شتی بەسیت لەوانەیە مابی ئینشاءالله ئەویش مەسەرەن ڕابردوو هەفتەی ڕابردوو کردمانەوە ینی خەڵکات دیتی ڕۆژی هەینی دەکات دەکەنەوە یان ئەو هەینی نا بەڵام ئەو هەینی کە ڕۆی کردمانەوە لە بەرەوەی تەجروبەمانە بوو حەزمان لێ بوو تەجروبەی لێ بکەینەوە سەرکەوتوو بوون زۆر باش بوو ینی ئەوەی ئەمە دەماویست ینی بە زیادەوە بەس دراسەی زۆر باش و سفاتێکی زۆر باشمان لێ کرد خەڵک زۆر پێی خۆش بوو لە بەرەوەی زۆر خاوێن بوو طبعا لێرەوە دەمەوێت سوپاسی ملەتی خۆمان بکەم بەڕاستی کە ڕاستە ئیدارەکی جوانمان کرد بۆ لەوەی پیس نەبی بەڵام ملەت زۆر مڕاعاتی کردین